هاوشێوەی شار و شارۆچکەکانی دیکەی هەرێم لە کاتژمێر 12 ئەم شەوەوە لە شاری کەلار و بەبەشداری ژمارەیەکی بەرچاو لە ئەندامان و کادیران و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی و ژمارەیەک لە خۆبەخشان بە گڕوتینێکی زۆرەوە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردنیان دەست پێکرد و بە هەڵواسینی وێنە و پۆستەر و ئاڵاوە تەواوی شارەکە و دەوروبەریان داپۆشی و سیمای گەرمیانیان ئاوێتەی ڕەنگی پرتەقاڵی کرد. لە منطقەی بەردەسوورە دەستمان پێکرد، منطقەی ئازادی ئێستا لای منطقەی مزگەوتی ئەندازیارانین و نیەتمان هەیە تا کەلار کۆنم بڕۆینەوە بگەڕێنەوە بۆ ناو بازار هەر بەم شەوە ئینشاڵڵا تا نوێژی بەیانی بەردەوامین. خۆشحاڵ دەزانم کە بەرامبەر ئەم پیاوانە خەریکی شوکاری مەڵبەندین وەروە بە کوتاندنی پۆستەر و لافتەکانی مەڵبەندی کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەوەی شەشی گەرمیان زۆر دڵخۆشین کە لە کاتژمێر 12 شەوە بە شێوەیەکی یاسایی دەستمان بە بانگەشەی هەڵبژاردن کردووە بۆ لیستی کۆمەڵی ئیسلامی لیستی سەربەرزی کە بەڕاستی تیمەکانمان لە دەواازەی شاری کەلاری خۆشەویستە و دەستی پێکرد بۆ تەواوی ناحەکان و گوندەکان و گەڕەکەکانی کەلار سپاس بەخوا تیمەکانمان تەشکیل کردووە ئامادەمان کردووە بانگەشێکی سەرکەوتووە کە پشتیوان بەخوای گەورە بەهۆی کار و خزمەتەکانی پێشتری پەرلەمانتارانی کۆمەڵ لە عێراق بەرپرسان و ئەندامانی کۆمەڵی ئیسلامی سنوورەکە لەم هەڵبژاردنەدا ئومێدێکی زۆریان بە سەرکەوتنی لیستی ١٠٤ کۆمەڵی ئیسلامی هەیە. ئومێدمان زۆرە بەڕاستی بە سەرکەوتنی لیستی کۆمەڵی ئیسلامی لەبەرەوەی کۆمەڵ بەڕاستی ئێمە بە شانازیەوە هەوڵ ئەدەین بە سەربەرزیەوە چێ ناو خەڵک کەوا ئەندامانی کۆمەڵی ئیسلامی کەوادری کۆمەڵی ئیسلامی ئەو کەسانی کۆمەڵی ئیسلامی لە ماوەی ڕاست 4 ساڵی ڕابردووە ناردێنێتە شوێنانی کەوا داکۆکی لە مافی خەڵک بکەن بە زیادیشەوە ئەدای حەقی ئەدای واجب و ئەرکی سەرشانی خۆیان کردووە. یەکێک لەو حیزبانەی کە ئێستا سەری بەرزە و ڕووی سوورە ناو خەڵکە کۆمەڵی ئیسلامی ئەویش بەهۆی هەڵوێستە ناوازەکانی کە چ لە کوردستان و چ لە عێراقیشە ئەندامەکانی نواندوێتی هەموو کاتێک دژی گەندەڵی بووە، هەموو کاتێک دژی زۆڵ موستەم بووە و هیچ شەرمیشی نەکردووە لەوەی کە هەڵوێستەکانی خۆی بە ئاشکرا بڵێ و هیچ لەوەش نەترساوە کە باج لەسەر هەڵوێستەکانی بدا. زیادبوونی ئومێدی چین و توێژە جیاوازەکانی کۆمەلگا بە لیستی ١٠٤ کۆمەڵی ئیسلامی بەهۆی هەنگاوە بوێرەکانی هەرسێ نوێنەرەکەی کۆمەڵی ئیسلامی لە ئەنجومەنی عێراق وای کردووە زیاتر هاوڵاتیان متمانە ببەخشن بە کاندیدەکانی کۆمەڵ و سەرخستنی لیستی ١04 بەو پێیەی هاوڵاتیان تەنها ئومێدیان بە بیوێری و ڕاستگۆیی ئەوان هەیە بۆ بەدیهێنانی مافەکانیان لە عێراقی فیدراڵ. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.